دمکی هاتی ایلان کرن و کتن و درکتن وان قادان قدخه گریه. ایرا رادیوی دنجی گلا. ئەم کاتتان باش بیسەرانی هێژا با یارمەتیە و کارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ هەینی هەژدەی تشرین یەکەمی 2024 تان پێشکەش دەکەین. پارێزەر فابیۆ مارسێلی دەڵێت بۆ ئەوەی مافەکانی بەڕێز ئۆجەلان دەستەبەر بکرێت پێویستە لەسەر ئاشتی نێونەتەوەی فشار بخرێتە سەر حکوومەتی تورک. لەسەر ئاستی نەتەوەی و نێونەتەوەی داواکاری بۆ ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد تا بێت زیاتر دەبێت و لەو چوارچەوەشدا لێکۆڵەری یاسایی نێونەتەوەی و بەڕێوەبەری CNR پارێزەر فابیۆ مارسێلی کا پێشتر سەردانی تورکیای کردووە پێویست بە جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای مافەکانی مرۆڤی ئوروپا دەربارەی مافەکانی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان و سەختکردنی گۆشەگیری دەڵێت لا بەرامبەر ئەوەی مافەکانی بەڕێز ئۆجەلان جێبەجێ ناکرێت دەبێت وڵاتانی نێونەتەوەی دامەزراوە نێونەتەوەیەکان ئاکادمی ڕۆشنبیر و بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لەسەر ئاستی نێونەتەوەی فشار لەسەر تورکیا دروست بکەن بۆ بەجێگەیاندنی مافەکانی بەڕێز ئۆجەلان. لە بەردەوامیدا فابیۆ مارسێلی سەرنجی خستە سەر بڕیاری 2014 دادگای مافەکانی ئوروپا سەبارەت بە مافی زیندانیانی سیاسی لا تورکیا و ئاماژەی بەوەدا تورکیا با پێشلکردنی ئەو بڕیارانە هەموو یاسایەکی ئەو دامەزراوەیە پێشل کردووە و ساکردنی گۆشەگیری لەسەر ڕێبەری گەلی کورد کارێکی نامرۆڤانەیە بۆیە پێویستە لەو بارەیەوە کار و خەباتمان بەرفراوانتر بکەین. هەروەها مارسێلی بابیری هێنایەوە کە لە 25 ئاداری 2021ەوە هیچ زانیاریەک لەبارەی گۆشەگیری ئیمراڵیەوە نییە و با هۆکاری وەڵامدانەوەی نەرێنی دەوڵەتی تورک دەربارەی داواکاری بنەماڵە و پارێزەران پێویستە لەسەر ئاستی نێونەتەوەی فشار لەسەر دەوڵەتی تورک دروست بکرێت و لەم بارەیەشەوە دەڵێت بۆ بەجێگەیاندنی بڕیارەکانی دادگای مافەکانی مرۆڤی ئوروپا پێویست بە مافەکانی بەڕێز ئۆجەلانەوە دەبێت فشاری نێونەتەوەی لەسەر تورکیا دروست بکرێت. لەو باوەڕەدا بارودۆخی لەباری یاسایی هەیە بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارانە بەڵام پێویستە لەم بابەتەدا حکوومەتی نێونەتەوەی دامەزراوە نێونەتەوەیەکان ئاکادمی ڕۆشنبیر و بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لەسەر ئاستی نێونەتەوەی فشار لەسەر تورکیا دروست بکەن بۆ بەجێگەیاندنی مافەکانی بەڕێز ئۆجەلان. کەجەدەکە ئوروپا ڕێگەیان لا نێوان یەک تا 11 تشرینی دووەم بۆ ئازادی جەستەی ڕێبەراپۆ سەفەربەری ڕادەگەێنین و داوا لە هەمووان دەکەین بەشداری ڕێپێوانی 16 تشرینی دووەمی کۆڵم بکەن. کەجەدەکە ئوروپا لە بەیاننامەیەکی نووسراودا ڕێگەیان داوا لە هەمووان دەکەین بۆ شکاندنی گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان و ئازادی جەستەی لە ڕێپێوانی ئازادی ڕێبەراپۆ کا بڕیارە لە 16 تشرینی دووەم لا ناوەندی کۆڵم بەڕێوە بچێت بەشداری بکەن. هەروەها لە بەیاننامەکەیاندا ئاماژیان بەم خاڵانە کردووە وە کەجەدەکە ئوروپا دۆستان و گەلی کورد داوا لا سیپیتی و ئەنجومەنی ئوروپا و نەتەوە یەکگرتوەکان دەکەین دەست بەجێ بکەونە هەوڵدان و کۆتایی بە سیستەمی ئەشکەنجەی ئیمراڵی بهێن و دەست بەجێ شاندێک بنێرن بۆ ئیمراڵی لا پێناو کۆتایی هێنان بە پلانی نێودەوڵەتی و شکاندنی گۆشەگیری و بەدەستهێنانی ئازادی فیزیکی ڕێبەراپۆ لا نێوان یەک تا 16 ئەم مانگە سەفەربەری ڕادەگەێنین. ئەو چالاکیانەی کە لا وڵاتانی ئوروپا لە نێوان یەک تا 16 مانگی تشرینی دووەم بەڕێوە دەچن لەگەڵ ڕێپێوانی ناوەندی ئوروپا لە 16 ئەم مانگە لە شاری کۆڵن یەک دەگرێتەوە و با ملیۆنان کەس با دروشمی ئازادی بۆ ئۆجەلان کۆ دەبنەوە و دەگاتە لوتکە. بەم بۆنەوە داوا لە ڕای گشتی جیهان سەرجەم دامەزراوەکان سندیکاکان لایەنەکان چالاکوانان و هەموو کەسانی دەکەن کە پشتیوانی دیموکراسی و مافی مرۆڤن چالاکانە بەشداری ڕێپێوانی ناوەندی شاری کۆڵن بوون و باوتنی کۆتایی با گۆشەگیری و ئەشکەنجە و بێیاسایی 26 ساڵە بێنن بەشداری لا چالاکیەکاندا بکەن. کۆلێکتیڤی گەنجانی ئینتەرناسیۆنالیست کە خوێندکاری زانکۆی لۆزانیشیان تێدایە لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ بەڕێز ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد چالاکی خوێندنەوەیان لە سندیکای یونیۆن ڕێکخست و چالاکیەکان تا دەی کانۆنی دووەم بەردەوام دەبێت. لە چالاکیەکەدا گفتوگۆ و خوێندنەوە بۆ بەشێک لە ڕوانگەکانی ڕێبەری گەلی کورد دەربارەی ئازادی ژن کرا و لەگەڵیشیدا باسییان لە تێکۆشانی ژنانی جیهان کرد و گرنگی جێبەجێکردنی فکرەکانی ڕێبەری
بەڕێوەبەری گەلی کورد کرد لە کۆتایی چالاکیەکەدا سەمفزیۆنێک لەسەر تێکۆشانی تەفگەری ژنانی کورد پیشاندرا. ئەندامانی ئەنجومەنی دایکانی ئاشتی لە شارۆچکەی تەلقەبینی ناوچەی سلۆپی شەرناخ بە دروشمی نابۆشەڕ بەڵێ بۆ ئاشتی کاماوەی 3 ڕۆژە چالاکی ئیشگیریان دەست پێکرد بوو بە ڕاگەیاندراوێت کۆتاییان بە چالاکیەکەیان هێنا بە شکلە دایکانی ئاشتی ئامەد وان ئێلح و جولەمێرگ و پەرلەمانتارانی دەم پارتی و چەندین کەسی دیکە بەشداریان لە چالاکیەکەدا کرد. لە چالاکیەکەدا پەرلەمانی دەم پارتی لا بازنەی شەرناخ دەڵێت داوای دایکان داوای هەموو گەلی کورد و داواکاری بەڕێز ئۆجەلانە بۆ چەسپاندنی ئاشتی. هەروەها یەکێک لە دایکانی ئاشتی سوپاسی بەشداربووانی ئەم ئشگیریەی کرد و وتی بە ناوی دایکانی ئاشتیەوە بانگەوازی لا بارزانی دەکەم ئێمە بۆ ڕاوەستاندنی شەڕ لێرەین با دەستیان لە ڕژاندنی خوێنی کوردان بەردەن دەبین بە قەڵغانی ئاشتی لا دژی شەڕ و ئامادەین بۆ ئاشتی و شەڕمان ناوێت. ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی ئاسایشی ناوخۆی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە ڕاگەیاندراوێکدا ناسنامەی شەهیدێکیان ڕاگەیاند. ئاو لە ڕاگەیاندراوەکەی هێزەکاندا هاتووە ئەندامێکمان بە ناوی ئەحمەد ئەلفەنوش لە کاتی ئەرکەکەیدا باهۆی جەڵدەی دڵەوە شەهید بووە. ئاشکرایشیان کردووە و شەهیدە لە ئەرک و بەرپرسیارەتیەکانیدا نمونەی وەفاداری بووە و با ڕۆحی بەرپرسیارەتی ناسرابوو لە پاراستنی کۆمەڵگە و بەدیهێنانی سەقامگیری ناوچەکەدا هیچ کات دوودڵ نەبوو. هێزەکانی ئاسایشی ناوخۆی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ناسنامەی ئەو شەهیدیان بەم شێوەیە خستووەتە ڕوو. ئەحمەد ئەلفەنوش لە 1983 لە ڕەجەم ئەلفیدات لەدایک بووە و لە 16 مانگی دەی 2024 لە حەسەکە شەهید بووە. بڕیار وایە لە 20 مانگی داهاتوو سەرژمێری گشتی لە هەموو پارێزگاکانی عێراق دەست پێ بکات و ماوەی 15 ڕۆژ بخایەنێت. ئەمە لە کاتێک داوای دایە ماوەی 7 ساڵە سەرژمێری گشتی ئەنجام نەدراوە. بەو پێەیە کە سەرژمێری دانیشتوان پرۆسەیەکی گرنگە و لە داهاتووشدا دەتوانرێت لە زۆر کایەی خزمەتگوزاریدا سوودی لێ ببینرێت. بەڵام ئەم سەرژمێریەی کا بڕیارە مانگی داهاتوو لە عێراقدا بەڕێوە بچێت لا ڕووی کات و سیاسەتەکانی پشتی سەرژمێریەکە بۆ کوردانی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان زەرمەندە بەهۆی ئەوەی میکانیزمی ئەنجامدانی سەرژمێریەکە بە شێوەیەکە هەر کەسێک لە ڕۆژی ئەنجامدانیدا لە شارەکەی خۆی نەبێت ئەوە ناوی تۆمار ناکرێت. ئەمە لە کاتێکدایە ڕێژەیەکی زۆری دانیشتوانی کوردی ناوچە دابڕێنراوەکان بەهۆی یەکی ئۆکتۆبر و هێرشەکانی داعشەوە ڕویان لە شارەکانی باشووری کوردستان کردووە. کردنی سەرژمێری لەم کاتەیە بەڕاستی ئەمە بەباشی نازانین چکە خۆتان نەزانن مادەی 143 قۆناغەیە تەطبیق کە ئەوەی ئاسایی بکرێتەوە بارودۆخی کەرکووک هاوردەکان بگەڕێنەوە شوێنی خۆیان. بۆ ئێستا ژمارێکی زۆری عەرەبی هاوردە لەم شارەیە سەرژمێری لەم کاتەیە لە بەرژەوەندی کورد نییە و ئێمە کۆمەڵی خەڵکیشمانەیە لە دەروی کەرکووکە ژێن بۆیە ئێمە بەباشی نازانین چکە بۆ کەرکووکە بێ بارودۆخەکە ئاسایی بکرێتەوە دواتر سەرژمێری بکرێ. ئەوە لە مادەی 140 قۆناغەکانی دیاری کراوە بەڵام ئێمە تا ئێستا تەطبیق نەکراوە بارودۆخەکە ئاسایی نەکراوەتەوە بۆیە سەرژمێری لەم کاتەیە کردنی زیانێکی زۆر بە کورد دەگەێنێ بە ژماری دانیشتوانی کورد دەگەێنێ هەرچەندێکە لێرە ئیشارەت بە نەتەوە نەدراوە بەڵام دواترە بێ بە ئەساسێک وەک چۆن 50 کراوە بە ئەساس بۆ سەرژمێری ئێستا ئیشی لەسەرکرێ. ئەمەش تەسەوڕەکەم دوای چەند ساڵێکی در ئیشی لەسەر بکرێت کە ئەمەش بە زەرەری کوردەشکێتەوە. ئێمە بۆ چونمان دیارە ئێمە پێشەوەمانەوێت تەطبیق بکرێ ئاسایی بکرێتەوە. ئێمە لەگەڵ یاساین لەگەڵ دەستوراین دەستوری عێراقی مادەی 140 مادەیەکی دەستوریە کە بێ لە پێشە بارودۆخەکە ئاسایی بکرێتەوە تەطبیق بکرێ فەقرەکانی دیارە مەرحەلەکانی دیارە تەطبیق ئەکرێ دواتر سەرژمێریە کرێ دواتریش ڕاپرسیەکرێ ینی 3 قۆناغە. بۆیە تا ئێستا ئێمە لە قۆناغی یەکەمە بارودۆخی کەرکووک ئاسایی نەکراوەتەوە زەویزاری کوردەکان نەگەڕاوەتەوە عەرەبی هاوردە زۆرە زەویزارەکان زۆری بەناو ئەوانەوە بۆیە ئەمە ڕێگەرێکی زۆری لێکرێ حتا لە ڕووی گەڕانەوەی زەوی کشتتوکاڵی بۆ جوتیارەکان کێشەی زۆرمان بۆ دروستبووە چکە ئەو زەوی کشتتوکاڵان حساب زۆربەی بەدەست عەرەبەکانەوە کە ئەمەش زەرێکی زۆری داوە لە نەتەوەی کورد. ئێمە بڕامان بە پێکەوەژیانە بڕامان بە ڕێزگرتنی هەموو نەتەوەکانە لە کەرکووک بەڵام لەسەر حیسابی نەتەوەی کورد نەبێ و کەمکردنەوەی ژمارەی نەتەوەی کورد نەبێت چکەم سیاستێکی خراپ.
فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکانی عێراق بڵاوی کردەوە شەوی ڕابردوو فڕۆکەی ئیفشانزەی هێزی ئاسمانی عێراق بە هاوکاری دژە تێرۆر و کۆماندۆی هەرێمی کوردستان گروپێکی چەتەکانی داعشیان لا نێوان کەرکووک و سلێمانی بە ئامانج گرتووە و 4 چەتەیان کوشتووە. کامران عوسمان لا تیمی ڕێکخراوی ئاشتی دەڵێت شەوی ڕابردوو دوو فڕۆکەی جەنگی 4 جار بردومانی زەنجیرەچیای خاڵخاڵان یان کرد لە نێوان تەقتەقی سەر باشارۆچکەی کۆیە و شارەدەیەی شوان. سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 6 مانگ لە کاتی دەست بەسەربوونی بەهمان محەممەدپور هاوڵاتی شاری پیرانشار هێشتا لا گرتوخانەی نەغەدە دەست بەسەرە و لە دۆخێکی ناڕووندا بەسەر دەبا. با پێی راپۆرتەکان ناوبراو لە ناوەڕاستی مانگی گوڵانی ساڵی پێش بۆ دووەمین جار لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کرابوو پاش چەندین ڕۆژ لێکۆڵینەوە لە ئیدارەی ئیتلاعاتی پیرانشار بۆ گرتوخانەی نەغەدە گواسترایەتەوە. با گوتەی سەرچاوەیەکی ئاگادار باهۆی دەستێوەردانەکانی ئیدارەی ئیتلاعاتی پیرانشار تا ئێستا کەیسی ناوبراو ڕێکاری یاسایی تێ نەپەڕاندووە و دانیشتنی دادگا بۆ بە دوواداچوون لە تۆمەتەکانی بەڕێوە ناچێت. بەهمان محەممەدپور لا بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژینادا بە بێ بڕیاری دادگا لەلایەن هێزامنیەکانەوە دەست بەسەر کرابوو پاش لێکۆڵینەوە لەگەڵیدا بە دانانی بارمتەی کاتی لا گرتوخانە ئازاد کرابوو. بنیامین نەتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕایگەیاند کوشتنی سنیوار ئاماژەیە بۆ لە ناوچوونی حەماس لە هێرشەکانمان بەردەوام دەبین تا هەموو بارمتەکان ئازاد دەکرێن. نتانیاهو لابارەی کوژرانی سنیوار سەرۆکی مەکتەبی سیاسی حەماس و جەنگی ئیسرائیل و حەماس لا کەرتی غەزە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجامدا و ڕێگەیان کوشتنی سنیوار با دەستی سەربازەکانمان ئاماژەیە بۆ لە ناوچوونی بزوتنەوەی حەماس و وتیشی هێشتا جەنگ کۆتایی نەهاتووە و لە هێرشەکانمان بەردەوام دەبین تا ئەو کاتەی هەموو بارمتەکان ئازاد دەکرێن. سوپای ئیسرائیل هێرشی کردوتە سەر کەرتی غەزە و ڕاگەیاندرا کە لەو هێرشەدا یحیا سنیوار سەرۆکی مەکتەبی سیاسی حەماس و 2 کەسی دیکە کوژراون. سنیوار دوای کوژرانی ئیسماعیل هەنیە لە تارانی پایتەختی ئێران لە 30 تەمموزی 2024 بە سەرۆکی مەکتەبی سیاسی حەماس دیاری کرا. وتەبێژی وەزارەتی بەرگری ئەڵمانیا بە ئاژانسی ڕۆیتەرزی ڕاگەاندووە کەشتێکی جەنگی ئەڵمانی کە لە چوارچێوەی ئەرکی کاتی نەتەوەی گرتوەکان لە لوبنان کار دەکات درۆنێکی لە کەناراوەکانی لوبنان خستوەتە خوارەوە. وتەبێژی وەزارەتی بەرگری ئەڵمان دەڵێت کەشتیە جەنگیەکە لە ئۆپەراسیۆنێکی وردی ڕێگریکردن فڕۆکە بێفڕۆکەوانە نەناسراوەکەی لە ناو دەریادا خستوەتە خوارەوە و ئاماژەیان بەوەش کردووە هیچ زیانێک بە کەشتی ئەڵمانیەکە و تیمەکانی نەگەیشتووە و بەردەوامن لە ئەرکەکانیان. بەڕێزان هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لە خۆشیدا.